لەگەڵ لێدانی یەکەم زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن گرفت و ئاستەنگەکانی پەروەردە لە کەرکووک سەری هەڵدا. لەلایەک خۆپیشاندانی سەدان مامۆستای خوێندنی کوردی لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک، لەلایەکی تر مامۆستایانی وانەبێژیش لە بەردەم یەکەی سەرپەرشتیاری خۆپیشاندانیان ئەنجامدا. لەگەڵ ئەمانەدا بەشێک لە بەرپرسانی پەروەردە خۆیان بە لێدانی زەنگی دەستپێکردنی خوێندنەوە خەریک کرد. مامۆستا ناچێت سەر بەڕاستی بەبێ موچە و بەبێ ڕاتبووانە ئیدامە بەدەوامی خۆی بدا. بۆ ئێمە هاتوینێتە ئێرە داواکاریمانەوەیەکەوە یاوە تا موچەکانمان حکوومەتی هەرێم چاکی بکە یاوە تا ڕێزامەندی بدا بچینە سەر حکوومەتی مەرکەزی. ئێمە وەکو وانەبێژانی هەرێمی کوردستان لە پەروەردەی کەرکووکدا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە بە زووترین کات وانەبێژان دامەزرێنێت کە چەندین ساڵە لە وانەبێژی بەردەوامن. ئەم جارە 7000 خوێندکار نووسراوە ئەم ساڵ ئەو 7000 چاوەڕێن بایکۆتی دێ بزانێ بەردەوام بێ ئەچێتە سەر دیراسی عەرەبی. بۆیە زەنگەکە زەنگێکی بەترسیدارە بەسە قسەی ڕەنگا و ڕەنگ. لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی پەروەردەی عێراق کە خۆی لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک بینیەوە بە دەنگ داواکاری خۆپیشاندەرانی مامۆستایانەوە هات. بەڵێنیدا داواکاری مامۆستایانی خوێندنی کوردی بگەێنن بە بەغداد. وەزارەتی پەروەردەی عێراق لە کێشەکانتان ئاگادار دەکەینەوە، هەوڵی بەدەستهێنانی مافەکانتان دەدەین، کار دەکەین چارەسەری خێرا بۆ کێشەکانتان بدۆزرێتەوە. داخوازی سەرەکی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە پارێزگای کەرکووک کە ژمارەیان زیاتر لە 8000 موچەخۆرە خۆی لە دابینکردنی موچەکانیان شان بەشانی مامۆستایانی بەغداد دەبینیەوە. هاوکات گواستنەوەی میلاکیان بۆ سەر پەروەردەی ناوەند کە ماوەی 20 ساڵە کێشەی گواستنەوەی میلاکیان بە هەڵپسێردراوی لە نێوان هەولێر و بەغداد ماوەتەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.